بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ من یادگار فایەخمەم شەو باش شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە بۆ باسی ڕۆژ لەگەڵتان ئەبین. باسی ڕۆژی ئەمڕۆمان لەگەڵ بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەت سەرۆکی لیژنەی پیشەسازی و وزە و سەرچاوە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان مەبەستمە لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک پرس گفتوگۆ بکەین. لەوانە دۆخی ئێستەی پەرلەمانی کوردستان و ڕۆڵی پەرلەمانی کوردستان لە لێکتر نزیکردنەوەی لایەنەکان لەوەی ئەوترێت کە بە شێوەیەک لە شێوەکان لایەنەکان هەوڵی ئەوە دەن کە بگەن بە تێگەیشتنێک لە نێوان خۆیانە سەبارەت بە چارەسەرکردنی ئەو پرسانەی کە بە نسبەت هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە بە نسبەت پارتە سیاسیەکانی شەوە گرنگە ئایا پەرلەمان ئەتوانێت چی بکات. ئەوەی باس دەکرێت سەبارەت بە حکوومەتی کاتی ئایا ئەم حکوومەتە لە ئێستادا دروست ئەکرێ یان باشتر وایە تەواوی لایەنەکان بە حکوومەتی شەوە کار بکەن بۆ ئەوەی هەڵبژاردنێک لە کاتێکی نزیک و هەڵبژاردنێکی وەکوترێت نەزیه و ڕێک و پێک بکرێت. سەبارەت بە دۆخی هاوڵاتیانەوەی پێیوەستە بە دۆخی هاوڵاتیان لە ڕووی موچەوە و تەنانەت لە ڕووی دابینکردنی نەوتەوە حکوومەت هێرێمی کوردستان تا ئێستا نەیتوانیوە وەکو پێویست نەگەر وەکو پێویست دابینی نەکردووە نەوتی بۆ هاوڵاتیان دابین نەکردووە. ینی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ئێستادا لەلایەکەوە چارەکە موچەیان پێدرێت لەلایەکە و موچەیان دواخرێت لەلایەکی شەوە نەوت لە 140 و 150 هزارە. ئایا حکوومەت بیری لەم هاوڵاتیانەی خۆی کردوتەوە و بۆچی پێی ناخۆشەکە هاوڵاتیانیانەوێت لەگەڵ حکوومەتی عێراقی ڕاستە خۆ مامەڵە بکەن ئەگەر خۆی کێشەکانی پێچارەسەر ناکرێت. سەبارەت بە دانوستان لەگەڵ بەغدا مەبەستمە لەگەڵ جنابی دکتۆرە قسە لەسەرەوە بکەین. ئێمە ئەزانین ئەو بەشەی ئەکەوێتە ئەستۆی حکوومەتی عێراقی چییە و چۆن مامەڵەی تیا کردو، بەڵام ئەو بەشەی کە ئەکەوێتە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان بە دیاریکراوی چونکە ئەبێ ئەو دانوستان لەگەڵ حکوومەتی عێراقی بکات چییە؟ ئەبێت چۆن هاوکاری خۆیان و هاوکاری حکوومەتی عێراقیش بکەن. و پرسێکی دیکەش کە مەبەستمە قسەی لەسەر بکەین ئەوەی وەزیری بڵین وەزارەتی سامانە سروشتیەکانە کە هەندێک ڕای وایە حکوومەت ئەڵێت بە فەرمی بۆ کاری حکوومەت ڕۆشتووە و پەرلەمانتارانیش بەشێکیان ڕایان وایە کە ئەو ڕای کردووە و تەنانەت کەمپینیان بۆ کردووە کە بێتەوە و ئەڵێن ئەگەر وەڵامیش نەبێت پەنا بەنەبەر پۆلیسی ئینتەرپۆلیش. دکتۆر شێرکۆ جەودەت سەرۆکی لیژنەی پیشەسازی و وزە و سەرچاوە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان سڵاوتان لێبێ سوپاس بۆم دەرفەتە. بۆ پرسیارە دەست پێ بکەم پەرلەمانی کوردستان لە ئێستادا لە چ دۆخێکدایە و ئایا ئەتوانێت ڕۆڵی ئیجابی و ئەرێنی هەبێ لە چارەسەرکردنی کێشەی نێوان لایەنەکان ئەو قەیرانەی کە بەسەر هاوڵاتیانی شاتووە؟ منای خۆی گەورە مهرەبان پەرلەمانی کوردستان ئەیەوێ کارابێ بەڵام ئێستا هێشتا لە قۆناغی ئەوەیە کە هەستانەوە دوای قۆناغێک لە ئازار دوای قۆناغێک لە وەستان کە ینی کارەسات بوو بەسەر هەرێمی کوردستانە هات بۆیە ئێستا بە هەموو لایەکەوە ئەمانەوە پەرلەمان وردە کارابێتەوە چونکە لە بینای پەرلەمان و لە کەلوپەلی ناو پەرلەمان مهمتر دەسەڵاتی پەرلەمانیە. یعنی ئەوەی کە لە قەیرانایە ئەوەی کە لە مشکلەی گەورەیە سوڵتەی پەرلەمانیە واتە ئەو قووەتەی کە تەشریع قانونەکانی جێبەجێەکە یعنی تەشریعاتی جێبەجێ ئەکرێ سوڵتەی تەشریعی سوڵتەی بەدواداچوون کە ڕێی لێ نەگیرێ بچێ بۆ هەموو شوێنێک بە دوای ڕاستیەکانە بگەڕێ سوڵتەی سزادان و لێپرسینەوە کە هەر کەسێک پێی خواردانە بەرژەوەندی گشتی و نیشتیمانی پێشێر کرد بتوانێت ئیجراعاتی بەرامبەر بکە. ئەم دەسەڵاتە لە قەیرانی گەورەیە وەکو پەرلەمانی کوردستان. لە ئێستادا خۆتەزانی ینی حکوومەت کۆمەڵێک هەنگاوی دەست پێ کردووە سەردانی لایەنەکانی کردووە سەردانی کۆمەڵی کردو سەردانی یەکگرتووی کردو سەردانی گۆڕانی کردووە سەردانی تەنانەت یەکێتیشی کردووە و ئێستادا باس لەوە کرێت کە چارەسەرکردنی کێشەکان ئەو ئەستەمەنیە وەکو جاران کە لەگەڵ یەکەم سەردانە ئیتر دوورکەوتنەوەیەکی زۆر ڕوویەدا هەواڵیەکیان ناپرسی و لە یەک دوورەکەوتنەوە. ئێوە وەکو پەرلەمان تا چەندە چاودێری ئەم دۆخەتان کردووە وەکو نوێنەرانی گەل لە پەرلەمان و ئایا هیوایەکەیە کە بگەن بە ئەنجام یان دیسانەوە لە جێگەیەکە گەن بە ڕێگەیەکی داخراوە؟ بەڵێ ئێمە چاودێرین و خۆمانی تیاین ینی خۆمان لە لیژنەی دانوستان و پێشوازی و دانیشتەکانە هەین خۆمان سیاسین و لە حیزبەکانی خۆمانەوە هاتوینەتە ناو پەرلەمان لەبەرەوە ئاگادارین و چاودێریش ئەکەین. بەڵام دۆخی ئێستەی هەرێمی کوردستان
دوای ئەو قەتیعە دوور و درێژەی کە ڕوویدا لە ڕووی سیاسیەوە پێویستی بە گەڕانەوە و یەکڕیزی دروستکردنی یەکڕیزیە جارێکی تر بەڵام ئەم یەکڕیزیە تەنها بە دروشم و بە قسە نایەتە دی ئەبێ بنەماکانی یەکڕیزی بێنینە دی یەکڕیزی معنایەوە نییە معارض نەبین بۆ یەکتری یەکڕیزی معنایەوە نییە دەسەڵات و ئۆپۆزیسیۆن نەمێنێ بە پێچەوانەوە یەکڕیزی بە معنای دروستکردنی ئەو ژینگەی کە بتوانین اختلافی تیا بکەین بە شێوازێکی دروست ئێمە نیشتیمان یەکمان خە بەرژەوەندی نیشتیمانەکانمان یەکمان خە بەڵام لە شتەکانی ترە جیاواز ئەبین بە ئۆپۆزیسیۆن ئەبین بە دەسەڵاتدار ئەوە کێشەیتیان نییە ئەم ژینگەیە ئێستا شڵەقا و شڵەژاوە ئەبێ دروستکرێتەوە عەقڵی گەورە و حکمەت دروستیەکاتەوە جارێشتر دوورکەوتنەوە لە مەساڵحی تەسکی حزبی بەرەو مەساڵحە نیشتیمانەکان و بەرژەوە نیشتیمانەکان دروستیەکاتەوە جارێشتر وەزیرەکی و داهێنانیش دروستیەکات یعنی بە درێژایی مێژوو سەیری ئەو وڵاتانە بکەین کە لە ئێمە قەیرانی گەورەتریان توش بوو کارەساتی گەورەتریان توش بوو قەتیعە و سراعی سیاسی گەورەتریان توش بوو بەڵام خەڵکە داهێنەرەکەیان خەڵکە حەکیمەکەیان خەڵکە ژیرەکانیان ڕێگایان دۆزیەوە بۆی کە بێنەوە دیسانەوە دانیشن و بتوان چارەسەرەکان دیاری بکەن یعنی نمونە زۆرە لەسەر ئەوەی کە تەنها بەوان ئەکرێ دیسانەوە بگەڕێنەوە سەر چارەسەر دروست متمانەکە بای ئەوەیە کە کێشەکان چارەسەر بکرێت لە نێوان لایەنەکان ئەو کێشانە یەکێک لە ینی یەکڕیزی یەکێ لە پایە و بنەماکانی یەکڕیزی ئەگەر هاوڕابی لەگەڵمە بوونی متمانەیە لە نێوان لایەنەکان جا متمانە چۆن دروست ئەکرێ متمانە بە قسە دروست ناکرێت متمانە بە کۆبوون و دای کۆبوونەوە دروست ناکرێت متمانە بە ئیجراعات و بە ڕێکەوتن لەسەر نەخشە ڕێگا دروست ئەکرێت بە معنای ئەوەی کە ئەگەر بێت و ئێمە بەتەمابین دەستکاری گەندەڵی نەکەین و ئەگەر بێت و ئێمە بەتەمابین مەلەفاتی نەوت و لیستی موچە و وەبەرهێنان و چی ئەوانەی کە دنیایە کەم و کورتی زۆری تێدایە ئەگەر ئێمە بەتەمابین هەروە سەروەری یاسا لەژێر پرسیاری جددیە بێ و بە تەماش بین ئاشتەوایی نیشتیمانی بپارێزین ئەو مستەحیلە چونکە کەسانێکمان هەیە ئامادەنین ڕازی ببین بەوەی کە ئەم نیشتیمانە ببرێ بۆ چەند کەسێک هەڵی لوشن بۆ خۆیان و میلەتیش برسی بێ و هەژار بێ و وەزعی وڵاتیش ئاوە بەو شڵەژاوێ بێ لەبەرەوە جیاکاری دروست ئەبێ بۆیە چی یەکمانەخا چاکسازی یەکمانەخا جەماوەریش و هەمومان داوای چاکسازی یەکەین دەی فەرمونون ئازا ئەو کەسەیە کە چاکسازی بکە با بە هەمومان پشتگیری لێوە بکەین ئەوە یەکمانەخە مەشروع یەکمانەخە یعنی بۆ نمونە ئێستا ئەوەی کە موچەی تەواو بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان و بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین ئەکە هەمووان دەستخۆشی لێکن هەر کەسێ دابینی کە دەستخۆشی لێک بۆ چونکە حقوقە ئەمما ئەم حەقا کە خوراوە کە پێشێل کراوە معقول نییە قبول بکرێ لەبەرەوە ڕاستکردنەوەی هەڵەکان یەکمانەخە چاکسازیەکان یەکمانەخە هاتنە سەر ڕێگەی ئەوەی کە وەرن با پێکەوە ئەم نیشتیمانە دروستکەینەوە جارێکی تر وە کارێکی وا بکەین کە بە یەک ڕیز بچین لەگەڵ بەغدا دانوستان بکەین ئەوە یەکمانەخە نەک ئەوەی کە تەنها قسە بێ و سەردان بێ و بەتەمابین بە مەجالسی دیبلۆماسی دکتۆر من لە چەندین جێگە ینی گوێم لەوە بۆ لە وردە مناقەشەیەکی پێش بەرنامەکەش باسی ئەوەمان کرد جەراعەت و بوێری زۆر گرنگە بە نسبەت حکوومەت و دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستان و لە ئێستادا بۆ چارەسەرکردنی کێشەکان باسی ناوخۆ بکەین جارێ پێشەوەی بچین بەرەو بەغا ینی قسە لەسەر ئەوە کرێک حکوومەتەکەی کاگنێ چیرەڤان بارزانی و کاقوبات تاڵەبانی پاڵپشتنی و دەوڵەتیشیە لە ئێستاە ئایا ئەم حکوومەتە بەشی ئەوەی بایی ئەوە جەراعەت و بوێری هەیە کە دەست بەرێت بۆ هەموو ئەو گەندەڵیانەی کە پێشتر کراون هەموو ئەو خانەنشینانەی بە نایاسایی خانەنشین کراون هەموو ئەو موچەیانەی کە بە نایاسایی پێیان ئەدرێت و ڕۆژێک لە ڕۆژان دەوامیان نەکردووە دەستی بۆ بەرێت و کۆتایی پێبیێنێت و پێش ئەوەی لەبەر خاتری بەغا لەبەر خاتری خۆیان و لەبەر خاتری خەڵک بیکەن ئەبێ جارێ پرسیاری ئەوە بکەین کێ کردوێتی ئەو خانەنشین نایاسایانە بە ئیمزای کێ کراوە ئەو برێرانەی کە بۆ سامانی سروشتی دراوە بە ئیمزای کێ برایی لەسەر دراوە ئەو یاسایانەی کە دەرچووە کێ پەسەندی کردووە ئەو یاسانەی کە پێشێل کراوە کێ پێشێلی کردووە ئەم پرسیارانە جدین بۆ ئەوەی کاتێک کەینە سەر ئەوەی کە ئایا پشتیوانی لە ئەشخاصەکان بکرێ یا پشتیوانی لە هەڵوێستەکانیان بکرێ من تەمەنامە کرد سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و جێگرەکەی پێش عەبادی ئەوان ئیعلانی حەملە و کەمپینی بەرەنگاربوونەوەی گەندەڵیان کردا لە هەرێمی کوردستان دڵنیام تاک بە تاکی جەماوەری خەڵکی هەرێمی کوردستان پشتیوانیان لێکردن
چونکە ئەمە بۆتە قەیرانێکی جەماوەری ئێستا مەطلبێکی جەماوەریە ئەوەیە ڕەمزیەت دروستەکە ئەوەیە یەکڕێزیش دروستەکە هەموو لایەنەکان پشتگیری لێکن بە دڵنیاییەوە هەموو جەماوەر پشتگیری لێکە بۆ ناکرێ لەبەرەوە بەڕاستی هاوکاریکردن بەوە نییە بین بڵین ئافرم دەستان خۆش بێ ئەوە بێدەنگ ئەبین لە کەم و کورتەکانتان هاوکاریکردن بەوەیە کە بین ئەوە بکەین کە دروستە و پشتیوانی بکەین لەوەی کە دروستە و ئەوەی کە هەڵەبوو بڵین هەڵێ یعنی بۆ نمونە ئێستا لیستی موچە ئەو هەموو خانشینە نایاسایی هەیە ئەو هەموو خەڵکە هەیە کە دوو موچە و سێ موچە وەرئەگرێ و چوار موچە وەرەگرێ و بگرێت بەعزەجار زیاتریش و موچەی وەهمیش هەیە کە وەرئەگیرێ و لە بایۆمەتریشە بەسمە و چاویشی بۆ کراوە ئەمانە کاڵی کە پیانوترێ بندیوار کە تعریفی علمی بۆ بندیوار ئەوەیە کە کەسێک لە هەیکەلی ئیداری پۆستەکانی هەیکەلی ئیداری حکوومەتان نەبێ و موچە ژوەر بکرێ یان خەدەمات پێشکەش بە عام نەکە پارەی عام پێشتر خزمەتێکی نەکردبێت کە لە بری خانشین کرابێ ئەو بۆ خانشینی ئەمە ئەگەر پاک نەکرێتەوە و ئەگەر بێت و ئەو خەڵکە خۆیان نێنە سەر ئەو خەتەی قبولی نەکەن سێ موچەوەر بگرێت قبولی نەکا دوو موچەوەر بگرێت قبولی نەکا بە نایاسایی خانشین بکرێ و بڕوا لە ئەوروپا یعنی یا لەسەر حزبێک ئەژی ئەتوانێت حزبەکەی بۆی تەعویز کاتەوە بەڵام ئەبێ خانشینە نایاسایەکە وەرنەگرێت بەبەستم ئەوەیە ئەگەر هاوکار نەبین بۆ ئەم ئیسلاحاتانە دانوستانیشمان لەگەڵ بەغدا سەر ناکەوێت دەرەنجام موچەخۆرە یاساییەکە باجی موچەخۆرە نایاسایەکان ئەدا و موچەیان بۆ ناگەڕێتەوە کە مافی تەواوی لەسەرەوە ماوە بەڵام بەر لەوە خۆت ئاماژەت بەوەدا ئێوە هەمووتان لە سەرکردایەتی لە قیادەی حزبەکانتان بوون پاشان لە ناو پەرلەمان وەکو نوێنەری هاوڵاتیان و گەل حزورتان هەبوو لەو دانیشتن و کۆبوونەوانەی لەگەڵ حکوومەت کراوە مەبەستم لەگەڵ کاک نێچرە بەمبارزانانی کاک قوبات تاڵەبانی کراوە باسی ئەمەیان لەگەڵا کراوە بە دڵنیاییەوە ئایا ئەوان بەنیازن یعنی ئەمانە کۆتایی پێبهێنن یەک دۆخی خۆیان باشترە بێت دوو لە دانوستانەکان لەگەڵ بەغا ژمارە و داتای ڕاست و دروستیان پێبێت تۆ ڕای من تێوە نییە عملیاتێکی قورسە نەشتەرگەریەکی قورسە بڕیاری مێژوویی ئەوێ بڕیاری بوێرانەی ئەوێ بەڵام مستحیل نییە ممکنیشە وەوەکو وتم بە پشتیوانی خوای گەورە ئەمە یەک ئینجا بە پشتیوانی جەماوەر ئەکرێ ئەوەی کە مستحیلە بێتە دی ئەکرێ کە ئەمە مستحیلیش نییە ئەمە شتێکە ممکنە جەماوەر چیە یعنی بۆ نمونە لە مەسەلەی پاکسازیە ئەم پاکسازی و چاکسازی کە پێویستە بۆ نمونە لە سەکتەری نەوتە بێگومان هەندێک بەرژەوەندی بە نایاسایی دەستی درێژ کردو بۆ سێکتەری نەوتوگاز لە هەندێک جومگەیە ئەمانە زەرمەند دەبن ئەگەر چاکسازی بکرێ بە دڵنیاییەوە بەڕۆڕووی پرۆسی چاکسازەکە ئەوەستنەوە و بە درێژایی مێژووە بوو ئەو سەرکردانی کە چاکسازیان کردووە بەڕەنگاری کەسە هەر نزیکەکانی خۆیان بوونەتەوە بەڵام دواتر چاکسازیان کردووە سەرڕای تێبینیەکان ئەوەی ئێستا محەممەد بن سەلمان لە سعودیایی کات سەرڕای تێبینیەکان لەبەرەوە نەشتەرگەرێکی قورسە بەڵام ممکنە و پێکەوە ئەتوانین بیکەین و ئەبێ ئەلوایەک ڕزی نیشتیمانی مهمە کاتێک کە دکتۆرەکە یەت عملیاتەکە ئەکا نابێ یەک دوانێکمان بچێ لەو لاوە کەش و هەوای ژووری نەشتەرگەرەکە تێک بە چونکە دوایی نەخۆشەکە لەوانەیە بمرێ بۆیە کاتێککە پێکەوە نەشتەرگەریەکەین ئەبێ یەک ڕزی نیشتیمانی دابین کەین بەڵام بەو مەرجەی یەک ڕزیەکە بۆچی بێ بۆ چاکسازی بێ بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی بێ تەنها شرط نییە ئێمە شەڕ لەسەر ئەوە بکەین ئیلا بێ لە سەتا کە ئەوە مافی خۆمانە لە بەغاوە دای بچڕین جۆرێکی تر لە اقتصادا هەیە بۆ پارەپیاکردن پێوترێت تەرشیدی سەرف ئەم هەموو هەدرە ئەم هەموو تەخشان و پەخشانە ئەگەر کۆ بکرێتەوە زیاتر و منەظەم بکرێت و چاکسازی تێبرێ دنیایە پارە ئەگەڕێتەوە بۆ حکومەتی هەرێمی کوردستان بۆیە سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت ئەگەر ئەتانەوێت چاکسازی فعلی بکەن بۆ یەک ڕێزی نیشتیمانی پێویستە نەخشە ڕێگای چاکسازی و بڕیارە بوێرەکان هەنووکەیی ئێستا لەگەڵ بۆ داهاتوو یعلانی بکەن با خەڵک پشتیوانیتان لێ بکە با حزبەکان پشتیوانیتان لێ بکەن و بە جێری ئانە وەرن پەنجە بخەنە سەر برینەکان بڵێن بەڵێ طبعاً هەموو حزبەکان بڵێن بەڵێ ئامادەین ئەوەی کە بندیوارە لە حزبەکانی ئێمەیە ئەوەی کە سێ موچە و دوو موچە و خانشی نایاساییە بەڵێ ئەوە بەڵێن ئەدەین بەڵێنی شەرەف ئامادەین بیان سڕنەوە لە بایۆمەتری بۆی حکوومەت بیسڕێتەوە لە بایۆمەتری و عەرقەلەی بۆ دروست نەکرێت حزبەکانە ماکەن ئەبێ بیکەن هیچ حەلێکی تر نییە غێری ئەوە پاکسازی ئەبێ بکرێت چونکە ئەم سەرۆت و سامانە ئەم داهاتە ئەم ئیدارەیە بەرەو هەڵتەچین و هەڵوەشانەوە ئەڕوا
بەرەو کۆتاییەکانی ئەڕۆ ئەگەر بێت و فریای نەکەوین. یعنی حکوومەتی هەرێمی کوردستان لە قۆناغێکی زۆر مەترسیدارایە، ناکرێ هەروە بەرد نابێ بەتەمابین وەکو جاران ئەو کەسە چەند موچە وەربگرێ، وەکو جاران کێڵگەی نەوتی بەکار بهێنرێ بۆ شخص و بۆ چەند دەستە و تاقمێک، وەکو جاران نەقل احتیکار بکرێ بۆ سوتەمەنی، وەکو جاران بانقێک دەست بگرێ بەسەر سەرەت و سامانی ئەم وڵاتەیە، وەکو جاران چەند دەستە و تاقمێک بکوژ و ببڕ خۆیان بن. ئەوە ناکرێ ئەوە بەردەوام بێت، چونکە ئەوە مەقتەلی هەمومانی تێدا ئەبێ دوایی. ئەم حکوومەتە ئەبێ ئەم کارە بکە و پاڵپشتی بکرێت و خۆشی پاڵپشتی خۆی و حزبەکان و هاوڵاتیانیش بکات، یان حکوومەتێکی کاتی کە هەندێک لایەن داوایەکەن. بە بڕوای من ئەمێنێتەوە سەر ئەوەی کە بەرنامەکە چییە. بۆیە ئێمە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان لە سەرکردایەتی ڕامانگەیان کە ئەوەی گرنگە بەرنامەی ڕاگوزەریە و ئەوەی کە گرنگە حکوومەتی یەکڕیزی نیشتیمانی بێ. یعنی چی؟ یعنی حکوومەت ئەوەی کە پێویستە بیکا بۆ فریاکەوتنی دۆخی ئێستا. فریاکەوتنی دۆخی ئێستا و بەرنامەی ڕاگوزەری کە پێوترێت ترانزیشنال سۆلیوشنز، چارەسەری ئێستا ئەوەی ئەم هەنگاوانە بگیرێتە بەر. لە مەسەلەی لیستی یەکگرتووی ئیسلامی لەگەڵ ئەوەن هەر ئەم حکوومەتە وەکو قۆناغێکی ڕاگوزەر لەگەڵ دۆخەکە مامەڵە بکات و هەنگاوی ئاسایی و خاو نەنێن، بەڵکو خێرا و بەپەلە. ئەم حکوومەتە هەڵی استراتیجی کردووە لە ڕابردووە. هەندێک لەلایەنەکان ئەڵێن با هەر هەڵی وەشەینەوە وەکو سزا بۆ ئەو هەڵ استراتیژیانەی کە لە ڕابردووە کردوێتی. ئەم منطقە لەلایەکەوە کاتێک کە ئەڵێ مەسەڵ حکوومەت خۆی ئەڵێ بەڵێ هەڵەمان کردووە، بەڵام خۆ ناکرێ هەموو ڕۆژێ بێ بڵێ هەڵەمان کردووە، ناکرێ بە درێژایی 25 ساڵ بێ بڵێ هەڵەمان کردووە و با دەست پێ بکەین جارێکتر، چونکە ئەو متمانی نەهێشتووە. واقعی حاڵ ئەوەیە کە متمانە زۆر لاواز بووە لای بەعزێک هەرنەماوە بە ئەدای حکوومەتی هەرێمی کوردستان. ئێمە ئەڵێن چی؟ ئێمە ئەڵێن ئەحمەد بێ محمود گرنگ بەرنامەکەیەتی و گرنگ ئەوەیە کە نەشتەرگەریەکە بکا بە سەلامەتی. هەممی سەرەکی ئێمە جەماوەرە، خەڵکە، مرۆڤە، تاکە هاونیشتیمانیەکەیە. هەر کەسێک ئێستا فریای ئەەکەی و هەنگاوە ڕاستەکانی بۆ ئەنێ ئێمە لەگەڵ یان پشتیوانی دەکەین و بڕوە. عقدەمان لەگەڵ دەموچاو لەگەڵ ئەشخاصانیە، عقدەمان لەگەڵ ئەدا و بڕیارە ڕاستەکانایە. ئەوەی کە ڕووی داوە لە ڕابردووە بڕیاری هەڵی استراتیژی درراوە. ئەگەر ئەم جێگرەی ئێستاگاوانە بنێن کە تۆ باسێکی وەکو یەکگرتووی هەر کەسێک بینە یەکگرتووی ئیسلامی کوردستان بە یەک شتە ژیرێ. یەکگرتووی ئیسلامی کوردستان بەس بە چاکسازی ژیرێ. یەکگرتووی ئیسلامی کوردستان بە بیرەنەوت و بە تەنکەرەنەوت و بە گەندەڵی و بە پارەی ژێربەژێر و بەو شتانە ناگیرێ و نەیشی کردو و ناشیکە. تەنها بە چاکسازی ئێوەش وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان بۆ نمونە بن دیوارتانەیە ئامادەن وەکو یەکگرتو دەست بەرداریان بن. ئەوەی ئێمە حاڵەتێکی ترەوە یەکگرتووی ئیسلامی کوردستان هەمیشە ئامادە بۆ هەموو شتێک کە چاکسازی پاکسازی بکە، هەرچەنە ئەم حاڵەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان کە چەند کەسێک هەیە بە تەڵەبی یەکگرتوودا نەمەزراون. حکوومەت خۆی بۆی کردوون لە ڕێی ترەوە خۆیان کردویانە و ئێستا ئێمە لە تەحقیقین بۆی کە ئەوەش هەر لابەرین لەبەرەوەی کە ئێمە ئەسڵن قبوڵمان نەکردو قبوڵیشی ناکەین بە هیچ شێوەیەک ئەگەر لەو حاڵەتە باشە. سەبارەت بە دۆخی هاوڵاتیان با لە نەوتەوە دەست پێ بکەین. دکتۆر لە ئێستادا خۆت بەزانی لە سلێمانی و لە شارەکانی دیکەش سەرمایەکی زۆر هەیە و دابەشکردنی نەوت نەکردیار نییە، بەڵکو کاریگەری هەواڵەکە کە نەوت دابەشەگرێ کاریگەری لەسەر دابەزاننی نرخی نەوتیش نەبووە. چیتان کردو جەنابتان سەرۆکی لیژنەی نەوت و غازن وەکووە وترێت؟ ئێوە لە پەرلەمان چ هەنگاوێکتان ناوە لەگەڵ کوێ قسەتان کردووە یان هاوڵاتیان بێهیوا بن لەوەی بە نیازی نەوت بن؟ لە مانگی 2016 وەزارەتی سامانە سروشتیەکان نووسراوێکی فەرمی کردو بۆ گشت پارێزگاکانی هەرێمی کوردستان کە چیتر ناتوانین نەوتی سپی دابین بکەین بۆ پارێزگاکان بە فەرمانی ئەنجومەنی هەرێمی نەوتوگازی حکوومەتی هەرێمی کوردستان نەبێت. لە توانایانە نییە یان نایانەوێت دابین؟ جا ئێستا عەرز دەکەم. بەڵێ بۆ ئەڵێ بە فەرمانی ئەنجومەنی هەرێمی نەبێ. ئەنجومەنی هەرێمی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری سامانە سروشتەکان، وەزیری پلاندانان و وەزیری دارایی ئەندامنتیایە. وەسکرتێری ئەنجومەنی وەزیرانیش بە صفەتی ئەندام لەوێ نییە، بەڵام بە صفەتی سکرتێر و ڕاپەڕاندنی کارەکان لەوێ. ئەمان بە قانون سیاسەتی ئیدارەی مەلەفی نەوت و گاز لە هەرێمی کوردستانە پۆلیسیەکان ئەوان دایەنن. ئەم پۆلیسیە ئەم سیاسەتە بۆ ئەوەی کە نەوتەکە بفرۆشرێتەوە و پارە بێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان، نەک بە نەوتی سپی یعنی بنەوتی مەدعوم کە حکوومەت مەصرفی بکە و نەوتی سپی لێ بپاڵێوێ و ئەو نەوتە سپێدا بەش بکرێ بەسەر هاو نیشتیمانیان. ئەم سیاسەتە ئەنجومەنی هەرێمی بڕیاری لەسەر داوە.
لەبەرەوە زۆر کەس ئەڵێ کاگاشتی بە تەنها ناتوانێت بڕیار بدە. کاگهاشتی ئەندازیاری کەرتی نەوت و گازە، کاگاشتی ئەتوانی بڵێ سندوق قڕەشەکەی سێکتەری نەوت و گازە، نهێنیەکان، عقودەکان، تەفاسیلەکان، قەرزەکان، کۆمپانیاکان، فۆرۆرد سێڵ و بێعی مسبەق و تەفاسیلەکان لە لای کاگاشتیە بڵێ، بەڵام ناتوانێت بە تەنها بڕیار بدە و ئەوە تیمێکە لە سەر و خۆی لە خوار و خۆی هاوکارین بۆ ئەوەی کە ئەو بڕیارانە بدرێت. لەبەرەوە مەسلەی نەوتی سپی پارێزگاکان لە ئەسڵا چوون پەیوەندیان بە بەغدا و بە کەرتی تایبەت و بە شوێنەکانی تر کردو بۆی نەوتی سپی دابین بکەن دەکەیەوە لە مانگی 2016ەوە و ئێستا ئەوەی کە هەیە لە محاولات کە ئەوەنە ملیۆن بەرمیل لە بەغداوە دێ بۆ سلەیمانی و ئەو بەردەوامە کەمەوە دێت و لە بەعزی بەڵام لە ئەسڵا مەسئولیەتی پارێزگاکانە ئێمە لە پەرلەمان ئێمە یاسادانین، ئێمە بەدواداچوون ئەەکەین، ئێمە ڕقابە ئەەکەین و کاتێک کە دیاردەکە بێتە دیاردەیەکی نەخوازراوی نیشتیمانی و عام ئەو کاتی ئێمە تەداخولەکەین. لەبەرەوە بەڵێ ئێمە لەسەر خەتین لەگەڵ پارێزگاکان بۆی کە ئەو مەسئولیەتی کە لەسەر شانیانە بۆ نەوتی سپی بە باشترین شێوە دابینی بکەن. خۆشتان ئەزانن یعنی حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ پەرلەمانە لە قۆناغی ڕابردوودا بینی خۆش نەبوو ڕاستی، لەبەرەوە ئێمەمانەی بینایکەینەوە جارێکی تر بۆی کە بتوانین پێکەوە ئەو بڕیارەی کە دروستە بۆ خەڵکی کوردستان بیدەین. باش سەبارەت بە موچە هێندەی زانیاریتان هەبێت و بەدواداچوونتان کرد بێت، حکوومەت زۆر جارگومان لێ بێت کە توانای نییە یەک موچەی تر بدات بە هاوڵاتیان پێش سەری ساڵ. شتی وا هەیە؟ لە ڕاستیە یعنی حکوومەتی هەرێمی کوردستان لە مجموعەیەک ئیشکالی سیستماتیکیە ئەژی. یەکێک لەوانە مەسئلەی بەیاننامەی مالی و ئەوەی کە پێوترێ ڕوونکردنەوەی داهات و خەرجی و قەرزەکان و لە کێکراوە و چۆن ئەدرێتەوە و کە پێوترێ بەیاننامەی مالی، عەرزی متەراکم و استحقاقاتی فەرمانبەران و ئەوەی پاشەکەوت و ئەمانە کە ئەمانە هەمووی حقوقن لەسەر حکومەتی هەرێم دروست بووە. حقوقی خەڵکی ترە، هیلایەنی ترە، هی کۆمپانیای نەوتیە، هینی قەرزەکانە. 5 میلیارد دلاری کە پێشتر ئاماژەتان پێدا بوو ئێستا کەمی کردووە یان زیاتر بۆ لەسەریان؟ بە بڕای من زیادی کردووە بۆ لەبەرەوەی کە داهاتی حکومەتی هەرێمی کوردستان وەکو خۆیان ڕایانگەیاندووە ئەوەندە نییە کە بتوانێت قەرزەکانی پێباتەوە، چونکە هەر قەرزیش نییە. عەرزی تەراکمی ساڵانی پێشووە، حقوقی فۆرۆرد سێڵە کە کاپارەکەی وەرگیراوە ئەبێ بە نەوت بیداتەوە و حقوقی بەڵندەرەکانە کە لە بانقەکانە بۆ پارەکان و حکوومەت بەکاری هێناوە، پاشەکەوتی موچەی فەرمانبەرانە کە زیات لە 7 میلیارد دلارە تا ئێستا کەڵەکە بووە، چەندین شتی تری ئاوایە. لەبەرەوە ئەم بەیاننامە مالیە نییە، یاسای بوجە تا ئێستا نەبوو ئەوە چەند ساڵە کە بێتە پەرلەمان و وردبینی و تدقیقی بۆ بکری ئەو جۆرەشتانە و ئەمە ڕاژ نەگەینراوە بۆ خەڵکو بۆ پەرلەمانتاران. لەبەرەمەیەوەش نازانایە لەبەر ئەوەیە ناتوانین بڕیار بین یا قرار بین بڵێن چۆن. بەنسبەت ئەوەی کەمپەینەی بۆ بڵێن دکتۆر ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتیەکان کراوە، ئەم کەمپەینە ینی لە چیەوە سەرچاوی گرتووە و ئایا فعلەن ئەو بە وەکو وترێت مهمە و کارێکی تایبەتی حکوومەت لە دەرەوەیە یان لە نێوان کەوانەیە کە ڕای کردو؟ خۆی ڕاستی پێش ئەوەی کە مەتاڕەکانی سلێمانی و هەولێر دابخرێ بە ڕۆژێک کە ئاشتی هەورامی چۆتە دەرەوە. دوای ئەوەی کە ڕێفراندۆم هاتەکایەوە و حداسەکانی دوای 16 ئۆکتۆبر و ئەمانە کاتێک کە ئەپرسین وەزیری سامانە سروشتیەکان لەکوێیە بۆ لەبەرەوەی موقعی حساسەتێکی گەورەی هەیە و مەلەفەکانی ئەو مەلفانی لای ئەوە پەیوەندیەکی ژیاری هەیە لەگەڵ مستەقبلی دانوسانەکان لەگەڵ هەرێم و بەغدا لە نێوان هەرێم و بەغدایە. لەبەرەوە ئەبێ بپرسین کاتێک کە پرسیارەکەین لێرە نییە کە لێرە نییە ئەوە بوو بە دوومان حکوومەت بە فەرمی وەڵامی یاونەتەوە حکوومەت ڕایگەیان ئەڵێ بە کاری حکومی نردومانەتە دەرەوە. بۆیە ئێمە ژەمانەوێت لە پەرلەمانەوە بانگهێشتی بکەین بۆی کە هەم بزین ئەگەڕێتەوە یان هەیە کە ڕای کردووە یان کەشتونت هەیە. من بەش بە حاڵی خۆم ناتوانم ئێستا هیچ تۆمەتێک بەم چونکە بێ بە بەڵگە و بەهینەوە قسە بکەم و ئەوەی کە حکوومەتی ڕایگەیانەوە ئەوەشتی فەرمیە کە ئەڵێ من بە ئەمری حکومی نردومەتە دەرەوە. بەڵام ئێمە ژوەکو پەرلەمان مافی ئەومان هەیە کە وەزیر بانگهێشت بکەین بۆی کە هەم بێتەوە بیبینین و دوومانگیشە وەزارەتەکەی چۆن بەڕێوە و پرسیاری جدیشمان هەیە ئەمانەیە لێ بکەین و مەلەفی گەورە گەورەشمان هەیە بۆ گەندەڵی ئەمانەیە وەڵامان باتەوە چونکەەوە مافی خەڵکە بۆ نمونە ئەمانەیە پێمان بڵێ چێ هەیە لەم حکوومەتی هەرێمی کوردستانە پێمان بڵێ زەمانەتی 250,000 بەرمیل ئەکەین لە ڕۆژێکات چونکەوەی چێکە لە مەرجەکانی دانوستان بەپێی یاسای بودجەی عێراقی یعنی کە لەوانەیە بخرێتە سەرمێز لە کاتی دانوستانە کەسێک نییە ئەڵێن هەمووی لە با کاگاشتی بێتەوە
بۆیە وتم سندوق ڕەشەکە زانیاریە وردەکاریەکان لای ئەوە لەبەرەوە گەڕانەوەی زەرورەتە وە لە حاڵەتێکە ئەگەر نەگەڕایەوە کە هیوادارم وانە بێ ئەو کاتە معنای ئەوەیە گومانی جدی ئەبێ ببرێ وە لەو کاتەیە بەڕاستی ئێمە ناچار ئەبین ڕێکاریتر بگرینە بەر کە پەیوەندیکردنە بە دەرەوەی وڵات کەمتر لە یەک خولەک من کۆتا پرسیاری خۆمەکەم وەڵام بیتە و سوپاس دەکەم سەبارەت بەو تانکەر و نەوتانەی کە لە کەرکووکەوە ڕەوانەی ئێرانەکرێ باز لە 15,000 بەرمیلی ڕۆژانەکرێ ئێوە هیچ زانیاریەکتان لەسەر ئەمە هەیە ئایا ئەمە چۆن ئەکرێت و موقعی کورد لەم پرسەیە چییە؟ لە دوای 16 ئۆکتۆبرەوە نەوتی کەرکووک لە ڕێی تانکەرەوە هەناردەکرێ بڕێکی لە ڕێی خاکی هەرێمی کوردستانەوە بەرەو ئێران بە سلێمانیە و بە گەرمیانە بە سلێمانیە بەرەو ئێران ئەوی تری بۆ ناوچە جیاجیەکان دابش ئەکرێ وەکو وەزیری نەوتی عێراقی ڕایگەیان لە 30,000ەوە بۆ 6,000 بەرمیل ڕۆژانە بە تانکەر هەناردە ئەکرێت بەشێکی لە ڕێگەی سلێمانی و گەرمیانە و بەشێکی لە ڕێگەی دیکە بەڵێ و ئەمە طبعاً تا موقەتە هەتاوەکو بۆڕی نەوتی کەرکووک ئێران تەواو بێ کە ئەوە خەونێکی 100 ساڵەیە کە ئێران ئەویست بۆڕی نەوتی کەرکووک ئێران یا عێراق ئێران بێتەکایەوە لە سایکزبیکۆوە 100 ساڵ لەمەوە پێش دیقەت بین بەریتانیەکان و فەڕەنسیەکان ڕێکەوتن لەسەر بۆڕی نەوتی عێراق تورکیا عێراق سووریا عێراق خەلیج بەڵام بۆ ئێران ڕایان نەکێشا ئێستەوە یەتەدی بۆیە ئەم تانکەرانە بە موقەتە هەتاوەکو بۆ ڕێکە تەواو بێ وەلەو لاشەوە بۆڕی نەوتی بێجی جیهان ئەویش دائەمەزرێ وەلحاصڵ عێراق ئێوێ هەرێمی کوردستان ئیتر لەمەدا مەشغوڵی خۆی بێ و بۆڕی یعنی پێویست نەکات لە بۆڕی نەوتی هەرێمی کوردستانەوە بەڵێ دکتۆر شێرکۆ جەودەت سەرۆکی لیژنەی پیشەسازی و وزە و سەرچاوە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان و سوپاس بۆ زانیاریەکان و سوپاس بۆ کاتێ بێمن هەر بژین بەڵێ بینەرانی عەزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە کوردستان لە ئەمانەتی خواتە